برس وفا محمد كريم شروبكاري سياسي و امني كول استوديو ديكن برس وفا بخير بي بو كردستان 24 سرتا با لروي سياسي و دبلوماسي باسي ام سردانه بكن امريكا هرمي كردستان به هرمي كي ناوزه بناو دكاتونو دلت پشگیری هرمی کی بحث لناو چکه دکین و سرک وزیرانی کی خوراگر اما چو اتایک دگینیتن بگومان سرتا سلاو بو ایو سلاو بو سرجم بینرانی خوشویست بگومان گرنگی ام سردانا يعني اما چند روزه که لزور لميديا جهانی کان و عربی کان و ميديا کردی کان باسکره زور بابتی سودمند هيا بو ولات زليزكان بتايبتي بو امريكا وهروها بو نتو يغرتو كان پێویستە لە ناوچەیەکی ئاڵۆزی و کۆڕۆژهڵاتی ناوەڕاست هەرێمێکی سەقامگیر هەبێت کە ناوی هەرێمی کوردستانە کە توانیوێتی چ لە ڕابردوو چ لە ئێستا کۆمەڵێ سوودی گەورەی هەبێ یەکەم نەیەڵێ گەشە سندنی گروپە تیرۆریستەکان چ ئایا میلیشیا یاخیبووەکان بووە چ ئەو گروپە تیرۆریستانە بووە کە هەمیشە هەرێمی کوردستان عاملێک و فاکتۆرێکی گەورە بووە بۆ لێیانیان ئەما پیاڵێن سەقامگیری نێودەوڵەتی بەتایبەتی کاتێک کە هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی چۆتە ناو هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ لێدان و پێشمەرگەی کوردستان ڕۆڵی سەرەکی بینیوە لەم سەرکەوتنە چونکە ئەم ناوچەیە ئەگەر زیاتر ئاڵوز بێ زیاتر ببێ بە کێڵگەیەک بۆ مانەوەی ڕێکخراوی ترووسم مەترسی جیهانی هەیە بۆچی بۆ ئەو وڵاتە زەلێزانە بۆیە عاملی بوونی هەرێمێکی بەهێز و کارکتەرێکی بەرێز وەکو سەرۆکی حکوومەت ئەمە یەکێ لە سوودە گرنگەکانە جگە لە سوودی سیاسی و ئابووری تر زۆر باشە پنتاکۆنیان برن ئەمریکا باستەوە دەکاتن کە پێشمەرگە هاوبەشی سەرەکی ئێمەیە لە پاراستنی ئاسایش و سەقامگیری لە ناوچەکە ئەمە لێدوانی وتەبێژی فەرمی پنتاگۆنە پرسیارەکە لێرە ئەوەیە پێشمەرگە و ئاسایش تا چەند ڕۆڵیان هەبووە لە بەرقەرارکردنی ئاسایش لە ناوچەکەدا بەڵێ وەکو ئاماژەمان پێدا لەما هەچ لە ڕابردوو کاتێک ئەم ناوچەیە پڕ بوو لە چەندەها گروپی تۆرۆریست لەبیرمان نەچێت لە قاعیدە لە ئەنسار السنە لە ئەنسار ئیسلام هەروەها کۆمەڵی گروپی تۆرۆریستی تریش هەیە نامانێت ناوێن بینی هەروە ئێستاش کۆمەڵی میلیشیا هەیە کە میلیشیا یاخەیبوون چەکی بێلغاویان هەیە ئەمە هەر هەمووی هێزی پێشمەرگەی کوردستان ئەو عاملە سەرەکی بووە و ئەو دەسە بەهێزە بووە کە توانیوێتی ئەو ناوچەوە بپارێزێ و نەیەڵێ ئەم گروپانە سەربەر بۆیە هەمیشە ئەمریکا و بنتاغۆن ڕۆڵی هەبوو لە پشتگیری هێزی پێشمەرگەی کوردستان و داعمی کردووە و داوای ئەوە کە دیسان تەنها ئەوەیە هێزی پێشمەرگەی کوردستان یەکگرتوو بن و تاکو ئێستا کار لەسەر ئەم بابەتەکە چونکە تاکە هێزێک کەوا مایەی متمانەی وڵاتی یەکگرتوەکان و نەتەوە یەکگرتوەکانە لەم ناوچەیە ئێستا بە فعلی هێزی پێشمەرگەی کوردستانە باشە ئەمریکا لە داهاتوودا دەتوانێت چی بکاتن بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی هەرێمی کوردستانیش لە داهاتوودا بتوانێت ڕۆبەڕۆی ئەو مەترسیانە ببێتەوە کە مەترسین لەسەر هەرێمی کوردستان هەر بۆ پاراستنی قەواری هەرێمی کوردستان لە هەموو ڕۆیەکۆ تۆ بە ئەمنی ئەەکەی سیاسیەکەی ئابووری ئەەکەی کە مەسائلی بڕیارەکانی دادگا کەوا ئێمڕۆ کە هەر هەمووی بڕیار هەمووی فشارن لەسەر قەواری هەرێمی کوردستان ئەمریکا ئەزانێ لە ئاوازبوونی هەرێمی کوردستان یەکەمین شت لە بەرژەوەندی ئەمریکی وڵاتە زلێزەکانە درێت یعنی پاراستنی قەواری هەرێمی کوردستان پاراستنی بەرژەوەندیەکانی وڵاتە یەکگرتوەکان و نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و پێکەوە ژیانە بۆیە ئەم پاراستنە گرنگە کە توانێت هەرێمی کوردستان بەو خەتە بڕوە کە لەگەڵ هەموو ڕێکخراوە نێودەوڵەتەکان یەک بگونجێ پێکهاتەکان یعنی مافی پێکهاتەکان کە ئێمڕۆ دیسان و جەنگێکە لەسەر پێکهاتەکان کێ ئەوە ئەپارێزێ ڕێزار مەسعود بەرزانی لە ئەمریکا باسی و مۆزوعی کرد کە بڕیارێکی دادگا هەدیژی پێکهاتەکان زۆربەی وڵاتەکان لەگەڵ ئەوان کە ئەم پێکەوە ژیانی کە تەنها لەو قەوارەیە هەیە بمێنێ بۆیە ئەمریکا بۆ پاراستنی خۆی بۆ بەرژەوەندی خۆی گەرەی ئەیەوێت ئەم هەرێمە بە بەهێزی بمێنێتەوە زۆر باشە کەواتە ئەمریکا دەتوانێتن ینی سیاسەتەکانی عێراق بەرامبەر هەرێمی کوردستان بگۆڕێتن یاخۆت هەر هیچ نەبێ ڕێگیری لێ بکاتن کە لە کاتێکدا لە گفتوگویەکان لەگەر سەرۆک وەزیران ینی نیگەرانەکانی خۆیان ڕاگەاندووە لە بەرامبەر ئەو بڕیارانەی دادگای فیدرالی ئەو سیاسەتە نابەجێی کە لە ڕێی دادگاوە لە ڕێگەی پەرلەمان و لە ڕێگەی دادگاوە هەموو کاتێ لە ڕێگەی شتێک و بەرامبەر بە هەرێمی کوردستان بەبەستی جەنابەت ئەوەیە ینی من ئەتوانم بڵێم ڕۆڵی هەبووە بە تایبەتی
لە دیبلۆماسیەت سەفیری ئەمریکی چەندین جار هەوڵیاوە بە تایبەتی لەگەڵ سوودانی تەنانەت لە ناردنی موچە و لە ناردنی ئستحقاقاتی هەرێمی کوردستان و لە بیرمان نەچێ تەنانەت لێدوانەکەی بلاسخارت لە نەتەوە یەکگرتوەکان باسی بابەتێکی زۆر گرنگەکە ئەڵێ نەناردنی بودجەی هەرێمی کوردستان لێدانە لە قەواری هەموو عێراق لێدانە لە سیاسەتی عێراق ئەگەڕێتەوە بۆ زەعیفبوونی عێراق بۆیە ئێمە لێرە تەماشایەکەین ئەمریکا کۆمەڵە ڕۆڵی بینیوە بەڵام سەردانەکەی ڕێزدار مەسعود بەرزانی بۆ ئەوەی ئەمریکا ڕۆڵێکی گەورەتر و زیاتر بگێڕێ بە تایبەتی کە ئێستا هەڕەشەی بودجە هەیە هەڕەشەی لەسەر پێکاتەکان هەیە هەڕەشەی سەربازی هەیە هەڕەشەی ئەمنی هەیە و ئەتوانم بەڵێم لەم لێدوانە بەپێی وتبێژی بێگومان بەپێی وتەبێژی متاغۆن و هەروەها بەپێی بلینکن وتاری بلینکن کە باسی کوردستانی بەهێز و خۆراگەرەکە هەر هەمویان هاتوونەتە سەر ئەو خەتە تا ئەو کاتەی ڕێزدار کاک مەسعود لە ئەمریکا بێ معاملەی تۆزی عێراق گۆڕاوە لەگەڵ هەرێم چونکە هەر هەمووی چاوەڕێی ئەوەکەن هاتنی کاک مەسعود بەرزانی و هەروەها بڕیاری کاک مەسعود بەرزانی هێشتا ماوە لەسەر بڕیارەکەی دادگا هێشتا بڕیاری فەرمی نەدراوەکو حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمان چاوەڕێی هەڵوێستی ئەو هەڵوێستەکەن و ئەتوانم بڵێم بڵێ کاریگەری زۆری هەیە لەسەر عێراق. باشە کاک وەفا ئەمریکا دەڵێت پێشمەرگە هاوبەشی سەرەکی ئێمەیە ممکنە لە داهاتوویەکی نزیکدا ئەمریکا پێشمەرگە یاخۆت هەرێمی کوردستان بکاتە خاوەنی سیستەمی بەرگیری لە مانگی 6 2023 ئەو بڕیارە درا لە کۆنگرسی ئەمریکی و هەروەها بودجەشی بۆ تەرخان کرا و زیاتر کۆنگرسەکان ئەتوانن یعنی زۆربەیان متفقن کەوا بەڵێ ئەبێ چەکی باتریۆت دارێ لە ناو هەرێمی کوردستان ئەوی چەکی دیفاعیە چەکی بەرگریە چەکی هێرشبەر نییە یعنی ئێمە بۆ پاراستن هەر لەو کاتەوە کۆمەڵێ میلیشیا و کۆمەڵێ لایەن ئەویان پێ ناخۆش بوو ئەیان وت ڕەدی ئەو شتە بکەنەوە ئێستا ئەو پارەی تەرخان کراوە بەڵام بۆ ساڵی 2024 یەکێ لەو بابەتانی کە باس کراوە لەم سەردانە ئەو بەڵێنەی کە دراوە ئەو پارەی کە تەرخان کراوە کە پێویستە تا مانگی چوار ئەو هینە دارێ ئەو پاتریۆتە دارێ لە هەرێمی کوردستان بۆ پاراستنی قەواری هەرێمی کوردستان بەڵێ ئەوە گرنگە و بڕیاریشی لەسەر دراوە بەڵام ئەوە ماوە ینی کاری پێ بکرێ بە عەمەلی. باشە کاک وەفا ئەگەر کوتە پرسیار ئەوە بێتن هەم لە وەزارەتی بەرگیری هەم لە وەزارەتی دەرەوە لە کاتی گفتوگویەکان لەگەڵ سەرۆک وەزیران مەسعود بارزانی یەکدەنگی کورد هەم خواست هەم ئامانجی سەرەکی ئەمریکایە لە هەرێمی کوردستان دەبێت حزب و لایەنە سیاسەکان چی بکەن بۆ ئەوەی یەکدەنگ بن بە یەکدەم پشگیری سەرۆک وەزیرانێکی خۆراگەر بکەن بۆ ئەوەی درێژە بەو بەرنامەیە بداتن کە ئێستا دەستی پێکردە و لە داهاتوش بۆ ئەوەی گرنگتری دروست بکاتن. یەکێ لە کاریگەرە خراپەکان لەسەر ئێمە کە هەنێ بڕیاری دادگای عێراقی بێت یا هەنێ بڕیاری بە تایبەتی میلیشیاکان بێ لێدانەکانیان بێ حکوومەت بێ ئەوە بە ئێمە یەکگرتو نەبوون بگوان ئەوە کاریگەری زۆر ئەوەش باس کرا لەسەر ئەو مۆزوع بەچی باس کرا بە یەکگرتنی دوو هێزی هەفتا و هێزی هەشتا یەکگرتنی و دوو هێزە کە ئەمریکا زۆر مەبەستێتی چونکە ئەگەر بێت و لە ڕووی سەربازی و لە ڕووی ئەمنی یەکگرتوەکە هەبێ لە ڕووی سیاسەکەت خۆی هێتە پێشەوە بێگومان ئێستا مەسیجێکەیە بۆ ئەم مۆزوعە و تەنانەت ئەو لایەنانەی کەوا دژی ئەم بابەتە بوون بۆ بەرژەوەندی حزبی و بۆ بەرژەوەندی سیاسی خۆیان ئەزانن کەوا چەندێک گرنگە پاڵ پشتی ئەمریکا بن و بە دەلیلی ئەوەی کاتێک کە هات کە بۆ دەنگدان لە پەرلەمانی عێراق وستی دەنگدان بکرێ لەسەر دەرچوونی هێزەکانی ئەمریکا هەموو لایەنە کوردەکان هەمویان نەشوونە ژوورۆ هەمویان یەک هەڵوێستیانە بوو لەسەر ئەو بابەتە ئەمریکاش مەبەستێتی ئەم یەک هەڵوێستە نەک تەنها بۆ دەرنەچوونی هێزەکانی ئەمریکا تەنها بۆ باری سیاسی بۆ ئەمنی بۆ ئابووریشە بێت. زۆر باشە بەڕێز وەفا محەممەد کەریم شڕۆڤەکاری سیاسی و ئەو لەهی لە ستودیۆت گەلمەداوەی گەلێکی سوپاسی هەرابن.